هەڵبژاردنەوەی گۆڕانکاریەت نافخۆیان ئیران دەچێت بکرێت هەتا گۆڕانکاریە لەسەر پەیوەندی دەربەی ئیرانیش دەچێت بکرێت بۆ چەندەی مە میوانداریە ئەنوەر حسێن چاودێری سیاسی کردێک ستودیۆ دیگەن مدایەکە گەنوار بخێراتی کاگەنوور بخێر بێ سپاس بۆنت ئەم شوێ پرسێ دەست پێ بکەم بزانن هەڵبژاردن دل ئیرانی بینکردن بۆ گواردنە سەرۆکومارێکی دیبێ دەنم دچ باندوریەکی لەسەر پەیوەندیە نوێ بکەت لەگەل هەرێما کوردستانیان زۆر سپاس لە ڕاستیە بێگومان هەموو ئەو سەرۆکۆمار و ئەو ئاڵگۆڕە سیاسیانی کە لە ئێران پێکدێ کاریگەری کەم و زۆر لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڵام پێم وایە ئەوەندەی کاریگەری لەسەر ناوخۆی ئێران هەیە ئەوەندە ڕەنگە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان و عێراق نەبێت لەبەرەوەی پێم وایە سیاسەتی کۆماری ئیسلامی ئێران ڕوو بە هەرێمی کوردستان و عێراق و منتیقەکە سیاسەتێکی استراتیجیە و مەسەن بنەماکانی پێشتر داڕێژرا ئەگەر کەساتیش بێنە گوهارتن هیچ گۆڕانکاریەک ناپاوان سوێ سیاسەتەدا نایەتەکردن یان ئەوە وتم بۆ ناوخۆ مەسەلە نێمە شاید ئەوین لە سەردەمی هەڵبژارنەکانی خاتەمی ڕۆحانی لە ناوخۆیان بێگومان کاریگەری هەبووە و بەریەکەوتنی زۆرتریژی هەبووە لە نێوان باڵی پارێزگاران و باڵی ڕیفۆرمیستەکان و هەندێک جار پێشیان وا بۆ ئەوانە کەم و زۆر بە قازانجی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانیش پێکاتوە بەڵام بەنسبەت هەرێمی کوردستان و عێراقەوە پێم وانێ لە سەردەمی ڕیفۆرمیستەکان و لە سەردەمی باڵی پارێزگاران کەم و زۆر کاریگەری نەکردو ئەوکوتم مەسەلەن ئەم پەیوەندیەکی سیاسی و ئابوووریە و بەرنمەکانی لەسەر و پۆستی سەر و کۆمارەوە داڕێژێ بۆیە پەیوەندیەکان پێم وایە سابتن و ئەو هەژمون و هەیمەنەی کە کۆماری ئیسلامی ئێران لە منتیقەکەیە هەیەی بە گۆڕینی پۆستێکی سەر و کۆمار یان سەرۆکی پەرلەمان ناگۆڕێ ئەمە تەنها لە یەک حاڵەتا بە نەزەری من ئاڵگۆڕی جددی پێک دێ لەم هەڵوێستانە ڕوو بە ناوخۆوە زۆرتری ڕوو بە دەرەوە لە حاڵەتی ئاڵگۆڕێکە لە پۆستی ڕابەری گشتی ئێران پێک دێ کە ئەمە زۆر دەور و نەخشی جددی هەیە احتیمالی هەیە ئاڵگۆڕێک پێ بێەوە پێم وایە لەم هەڵبژارنانەی کەس بێنێ بەڕێوە چێ و دەرچوونی هەرکام لە کاندیدەکان تا ئێستا هیچ ئاماژەیەک یانی ئەوان لە بانگەشەی هەڵبژارنەکانیشە بەڕاستی هیچ ئاماژەیەکیان بۆ هەرێمی کوردستان و عێراق نەکردو ئەنفێنە پەیوەندیەکانمان پەرا پێدەین و وڵەدەین ئەو فشارانەی لە سەرمانەکەمیکەینەوە وە زۆرتریش بەڕاستی بانگەشە و مثلەن مانیفێستی ئیستراتیجەکان پەیوەندی هەیە ئەنوەر لە ماوەکانی پێشووتردا وەکو بینیمان شاندی هەرێمی کوردستان سەردانی ئێرانیان کرد و کۆمەڵێک کۆبوونەوەیان کرد هەم لەگەڵ ڕابەرە هەم لەگەڵ سەرۆکی ئەو کاتە ئیبراهیم ڕەیسی کۆبوونەوە درێژەدان بەم گەرم و گوڕی و بەم پەیوەندیانە تا چەند گرنگە بۆ هەرێمی کوردستان بەتایبەتی ئێران پەیوەندیکی لە مێژینەی هەیە لەگەڵم ناوچەیەدا بەتایبەتی عێراق و هەرێمی کوردستان بێگومان ڕاستە بێگومان ئەم پەیوەندیانە بە دوای ئەو سەردانانەی وەفتەکانی هەرێمی کوردستان مەسەلەن و بەتایبەتی بینینی ڕابەر و خامنەئی دەور و نەخشێکی زۆری هەیە لەم پەیوەندیانەوە کۆماری ئیسلامی ئێرانیش نەیشادۆتەوە کە هەرێمی کوردستان بە دۆستێکی نزیکی سیاسی و ئابووری و تاریخی خۆی زانێ بەتایبەتی لە ڕوبەڕوونەوە لەگەڵ ڕژێمی بەعسا و بێگومان نەتوانێت هەر کام لەم کاندیداتۆرانی کە بۆ سەر کۆماری دەرەچێت ئەتوانێت دەور و نەخشی زۆرتری هەبێت لە پەیوەندیەکانی لەگەڵ هەرێمی کوردستان چ لەسەر پەیوەندی ئابوووریەکان و پەیوەندی سیاسیەکان و چ ئەو دەور و نەخشەی کە کۆماری ئیسلامی ئێران هەیەی لەسەر بەغدا کە ئێستا قەیرانێکی زۆر هەیە لە نێوان هەرێم و بەغدا کۆماری ئیسلامی ئێران کەم و زۆر دەور و نەخشی هەیە و ئەتوانێت دەور و نەخشی ئیجابیتری هەبێت لەوەی کە ئەم قەیرانان تێپەڕێ و هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتنێکی کۆنکرێتی و بە قازانجی هەردوو لا پێک بێت چکە تحسیل حاصلە ئەزانی کاتێکە ئارامی لە کوردستان و ئارامی لە عێراق پێک دێ بێگومان ئەوە پەیوەندی هەیە بە قوڵایی ئەمنی و استراتیژی کۆماری ئیسلامی ئێرانیشەوە بۆیە ئەوەی جەنابە زۆر گرنگە ینی مەسەلەن سەر کۆمار لە داهاتووە خۆی لە ڕاستیە سەردانەکانی چەند ڕۆژی ڕابردووی وەزیری یا با بڵێم سەرپەرشتیاری وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران بۆ هەرێمی کوردستان تەواوکردنی ئەو ئەجێندایە بوو کە وعد بوو هەم ڕئیسی سەرۆکۆماری پێشوو کە لە 95 بەکەوتنە خوارەوەی فڕۆکەیەک گیانی لەدەستدا و هەم عەبدوڵڵاهیانی وەزیری دەرەوە ئەو هات ئەوەی تاوا کرد بۆی هیوادارم لە داهاتووە ئەم کەواتە ئاسۆڕوونە بۆی درێژەدان بۆ پەیوەندیانە ئەگەر هەب بێت و هەر سەرۆکێکیش بێتە سەر کورسی حکم بێگومان وەکوتم لەبەرەوەی هەرێمی کوردستان سنوورێکی پانوپۆڕی لەگەڵ هەرێمی کوردستان و عێراقەیە و هەرێمی کوردستان خۆی بە جۆرە لە جۆرەکان بە دۆستی کۆماری ئیسلامی ئێران نەزانێ بە پێ ئەو سنووریانە و بە پێ ئەوەی بە ئەو هەلومەرجە سیاسی کە لە سەردەمی ڕژێمی بەعس و دواتریش هەبووە
بێگومان ئەتوانێ و ئەتوانێت دەور و نەخشی زۆتری هەبێ و ئەمە پێویستی بەڕاستی بە دەستپێشکەری زۆتری کۆماری ئیسلامی ئێران هەیە کە ئەتوانێت دەور و نەخشی هەبێ و ئەتوانێت پەیوەندی ئابوووریەکان بەهێزکە پەیوەندیت ئابووری خاڵە گرنگە نابەرا ئیران و عێراق و هەرێما کوردستانیشدا لەسەر پەیوەندیت ئابووری هەوە چ نەرین هەیە ئەف هەلبژاردنە ڕاستە سەر و کومار تێدا دانان سەر و کومار بلکێندێک سیاسەتی نافخۆی ئیرانیدا سابتن ناینە گوهارتن بەس هیچ نافا ئیرانیدا ئەم زانن لە گۆری سیستەما سیاسیە ئیران سەر و کومار وەک سەر و حکوومەتی دەسەڵات هەیە ناوە ئیرانیدا دێ چ گوهارتنێکێت شڕی ئابووری بە چی بکێت تایبەتشی لەگەل هەرێما کوردستان لەگەل عێراقی دە هیچ گوهارتنێکە بەتیان ئابووریەوە وەکی بەری بەردەوام بێت خۆی بەپێی دەستوری کۆماری ئیسلامی ئێران سەر و کۆمار دەسەڵاتەکانی مەحدودە و تهدید کراوە و زۆریش نییە لەبەرەوەی سیستەمی سیاسی کۆماری ئیسلامی ئێران سیستەمێکە ڕابەر باڵا دەستە ئەکسەریەتی دەسەڵاتەکان لە لای ئەو کۆبوتەوە بەڵام سەر کۆمار بێگومان دەتوانێت لەمانە دەور و نەخشی زۆری هەبێ هەرچەندە کۆماری ئیسلامی ئێران نیگەرانی هەیە لە پەیوەندی ئابوووریەکانی خۆی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان چونکە پێی وایە ئەو پەیوەندیانە هاوسەنگ نییە لەگەڵ پەیوەندی ئابوووریەکانی نێوان هەرێم و عێراق و تورکیا کە دوو ئەوەندەی پەیوەندی ئابوووریەکانی نێوان ئێران و هەرێمی کوردستانە بۆیە لەم بارەیەوە پێشتر ڕێیان وابوو کە پێویست ئەم پەیوەندی ئابوووریانە بەهێزکەن و بتوانن لانی کەم هاوسەنگ بن لەگەڵ تورکیا و تا بهێزکە دەمێکیدا تورکیا مە پێشترژی هەر ڤێستۆ دیمە بەحسوی چەندی کریە تورکیا ڕێکا گێشەپێدانی دانت بوو ئەڤە ڕێکا گێشەپێدانێ ئەو تشتێکی گرنگێت نابارە تورکیا و عێراقدا ئیران دچەوە ئەڤ پێشکەوتنی دروستکردن هەفسەنگ بتلگەن لە ڕاستی ئەم ڕێگای گەشەپێدانە ئێستا پرۆژەیە ینی نەبوو ئەجندایەکە نەبووە واقع نەبووە پرۆژە ئەوەش یەکێ لە گرفتەکان گەورەکانی بەردەمیەوەی کە کۆماری ئیسلامی ئێران هێشتا ڕوویای خۆی نەخستۆتە ڕوو لەبەرەوەی ئەمە پێوایەکیان مەسەن وڵاتانی کەندا و بە تورکیا ئەوروپا و ببەستێتەوە ڕەنگە کاریگەری سلبی هەبێت لەسەر کۆماری ئیسلامیە دوام پێیوا بوو کە بەشێکی ئەم خەتە بە ناوچە سنووری نیشینەکان ئاتێپەڕەبێ هەرچیان ئاچێتە نەجەف و کەربەلا و ئەچێتە بەندەری فاو بەڵام هێشتا هەر بە گومانە بۆی هێشتا ئەمە نەبراوەتەوە لەسەر مێزی گفتوگۆیەوە پێویستی بۆیە کە کۆماری ئیسلامی ئێران دەقەنەوەیەکەوێت لە بواری ئابووری لە بوارە ئابوووریەکەیە لەو ڕەهەندەوە قازانج و داهات و دەستکەوتەکانی چیە و لە بواری ئەمنیشەوە ئایا ئەم پرۆژەیە مەسەڵەن چەنە ئەمریکا دامیەکە چەنە ئەوروپا چەنە مەترسیە لەسەر ناحی ئەمنی عێراق بۆ ئێران و خودی ئێران لەبەرەوە ئەو خەتە هەموو ئەو وڵاتانی کە بەشدارن چ عەرەبستانی سعودیە چی بەحرێنە چی قەتەرە چی ئیماراتە و تا ئاگا بە تورکیا ئەوپەڕێتەوە بۆ ئەوروپا ئەمانە بەشێکی زۆریان کۆماری ئیسلامی ئێران بە یاری خوا نەزانێت بۆیە ئێران بە نەزەری منەوەیە کە لە دوای ئەم هەڵبژارنانەخەوە خولێکی تازە پێویستی بەوەیە کە ئەم پەیوەندیە سیاسی ئەنوەر باسی لایانی ئابووریمان کرد باشبوونی بارودۆخ و لایانی ئابووری تا چەند فاکتەرێکە بۆ ئەوی پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ ئێراندا بەرەو پێش بچێ هەمومان دەزانین کە ساڵانە چەندین ملیار دلار ئاڵگۆڕی بازرگانی هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئێراندا بە باشبوونی ئەو بارودۆخە تا چەند کاریگەری هەیە لەسەر گەرموگوڕی و بەرەو پێشوونی پەیوەندیەکان لە ڕاستیە ینی ئێران بۆ خۆی لە بەردەمی گرفتی زۆرایە بە تایبەتی ئەو گەمارە ئابوووریانەی کە لەلاەن وڵاتێکەکانی ئەمریکا و بەشێکی ئەوروپا خراوەتە سەری و لەلایەن ئەو لیستانەی کە بەردەوام تازاکرێتەوە لەلایەن ئەمریکاویشێتی ئەوروپا و بەم دویانش لەلایەن کەنەداوەکە سوپای پازارانە خەنە لیستی تیرۆرەوە لەبەرەوە هەموو ئەوانە گرفتی زۆر دروستەکە لە بەردەم گەشەپێدانی کۆماری ئیسلامی ئێران کە بتوانێت بپەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان یاوەکوی تورکیا دەست ئاوەڵا بێ بە نەزەری من ئەمانە بۆ خۆی گرفتی گەورن بۆیە بەشێک لە مەسەلەن بانگەشەکانی مەسعود پزیشکیانەوەیە کاڵێ ئێمە جارێشکا گەڕینەوە سەرمێزی گفتوگۆ لەگەڵ گروپی پێنجایدیەک کەواتە پەیوەندی نێودەوڵەتیەکان گرنگە بە خودی ئێران بۆی جارێکی تر لە ڕووی ئابووریەوە ببوژێتەوە زۆر مەسەلەن جگەلەوەی کە گەمارۆیەکی گەورەی لەسرە و هەڵاوسانی گەورەی لە دراوی ئێرانیان ڕوویداوە وای لێکراوە کە مەسەلەن جم و جۆڵە سیاسی و ئابوووریەکانی تاو بەرتەس کراوەتەوە و مەسەلەن ئەوێ ئەو پەیوەندیە ئەو خەتە ئابوووریانەی مەسەلەن کاتی خۆی ویست لەگەڵ ئەرمەنستانەوە بە تێپەڕینی گاز تێپەڕێ ئازەربایجان و تورکیا مەسەلەن ڕۆڵێکی ترە جێڕن وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە هەموو ئەو پرۆژانەی کە کۆماری ئیسلامی ئێرانەیەوێ مەسەلەن بیکا بە خەتی ئیستراتیژی ئابووری خۆی گرفتی بۆ دروستاکا بێگومان هەموو ئەوانە بۆیە مەسەلەن
بانگەشی ئەوواکەن بەڵام بە فعلی مەسەلەن دوایین قسە ڕابەرێکە کە پێی وایە هەر دانووسانێک ئەگەر ببێتە کەمکردنەوەی هەژمونی ئێران و شکۆی و خۆ بەدەستەوەدانی بۆ گروپی پێنجایەک و داخوازیەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە شەئن و هەیمەنە و مەبادیەکانی کۆماری ئیسلامی ئێران کەمەکاتەوە بۆیە ینی کارێکی ئاسان نییەوەی کە پزیشکیانەیە لێکە بچێتە پای دانووسانی جارێکتر لەگەڵ گروپی پەنجایەک و پرۆژێ ئەتۆمی ئەوانە هێشتا کەسکەواتە ینی کاکەن تشتێکی دێت نافخوا ئیراندا بگۆڕت یان گۆڕانکاریە ناکرد یانی ئەف هەڵبژاردنە ئەگەر بێتێکردنێتی کرد لە ڕاستیە نافخۆ و دەرڤێژیانی تشتێکی لەوانە بگۆڕێت. لە ڕاستیا ئێستا کێبرکەکە لە بینی دوو کاندیداتۆری محافزکار و ڕیفۆرمیست بە حساب وا بانگەشەیەکەن کە مەسەلە پزیشکیان دروشمەکەی ئەڵێ لە پێناوی ئێراندا دیارە مەبەسی لە بانگەشەی چەند ڕۆژی ڕابردوش وتی ئێمە هەوڵە دەین کە لە داهاتووە لەگەڵ کەمینەکان و ڕەچەڵک و ئیتنیکەکان بە یەک شێو مامەڵە بکەین کەم بەسی تورک و عەرەب و ئازەر و ئەوانە بوو و دوای ئەوە بە جوداخواز ناویان بر بە بەسمەوەیە کە ئەیانەوێ کۆماری ئیسلامی ئێران ئەوێ بەم هەڵبژاردنانە بەم دوو کاندیداتۆرە و دروشمی جیاواز بووە هەڵبژاردنەکە لانی کەم گەرم کا ڕێژەی دەنگدەری خەڵک زۆرتر بێکێش کە ئەمارەکانەڵن لە 145 ناپەڕێ بەڵام لە پێم وایە دەرچوونی هەرکامیان ناتوانێت ئەم سیاسەتە سابتانە بکۆڵێ. زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حسێن چاودێری سیاسی کە ڕاستەخۆ لە ستۆدیۆ میوانمان بووی. سپاس بە ئامادەبوونە.